سلااوتان لێ بێت ئەوەی دەبینن ئۆتۆمبیلێکە کە پێشتر تووشی ڕووداوی هاتچۆ بووە و ماوەی 2 ڕۆژە لە دەواازەی شاری سۆران دانراوە کە هێمایەکە بۆ ئەوەی شوفێران پابەندی ڕێنمایەکانی هاتچۆ بن و خۆیان لە سەرپێچی بە دوور بگرن. لە دەواازەی هەر شارێک باگوڵ و تابلۆ ڕەنگاوڕەنگ پێشوازی لە خەڵک دەکرێت، بەڵام لە سۆران بە دیمەنی تراژیدیا. با تێپەڕبوونت بەم ڕێگایە لە ئەگەری سەیرکردنت دەشێت تووشی ڕووداوی هاتوچۆ بیت. قەیچیەکە با لە سۆرانیش هەبێت هاوشێوەی وڵاتانی تر. ئەوەی گوتم قسەی خۆم نییە، بەڵکو قسەی شەقام و ئەو کەسانەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ماوەی 2 ڕۆژە باس و خواسی گەرمی سۆشیال میدیایە. لە ئێستادا بەڕێبەرایەتی هاتچۆی سۆران پلانی ئەوەیە لە شەقامە دووسایدەکانی ئیدارەی سربەخۆی سۆران کامێرەی خاڵ بە خاڵ دابنێت بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتچۆ لە ئیدارەی سربەخۆی سۆران بەرەو کەمبوونەوە بچن. محەممەد ئامۆکەی زاری کرمانجی، سۆران.